Ciao. Okej, udalane dernacje. لا ئەوڕۆ خەبەرش دڵخۆشکەر هەیە سعات 12:50 دقە ڕیسالە بۆ کاکەواری برام هاتووە لە لێمان داوە وێنانە دەڵێ کاکە فریام کەون هەر ئەوەندە دەڵێ کاکە فریام کەون هەر هەمان کاتیش هەردیان لەگەر ئەو نەش یەکەش کەش تەلەفۆنێکی کردووە بۆ خزمەتی خۆی کردووە دەما 16 کەسین ڕزگار بووینە عائلەی کۆیشمان لەگەرە بە ناوی هەژار محەممەد ئومێدمان هەیە ئیشەڵڵا ئومێدمان زۆر